سڵاوتان لێبێ بەڕێزان، ئەم مانگە مانگی مەولود و لەدایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. گەلی کوردی ئێمەش میلەتی ئێمە زۆر بە گرنگیەوە تەماشای ئەم مانگە پیرۆزەکە لەبەر خاتری خۆشەویستی پێغەمبەری خوا. من دەمەوێت لەسەر ئەم مانگە پیرۆزە و شوێن کەوتنی سونەتەکانی ڕای بەشێک لە هاوڵاتیان وەرگرم، ئێوەش بینەری بەنامەکەمان بن. فەرمووی. صل على سيدنا محمد صلاة لا صلاها أحد إلا واحد أحد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. تو أجر بو خوا صلحابتي أبي خود الحلال وحرام لايد أبي خود شاو لحم مشتاق بباريزي أبي وكور رفتاري مسلمانا نبروي برا واني كاكا. اللهم صل على محمد وعلى آل محمد. والله ما وصلنا حزكم منيا بازار النبي بس صلوات لسه بيغمر اليوم صلى الله عليه وسلم. هونت خوش تبي؟ والله بقر لديك باكم زيادة الخوش. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. 100,000 صلوات بديداري خوشويستي خواجان بيغمري آخر زمان صلى الله عليه وسلم. خوشويستيك أوي تطبيقي كي السنة كاني بجيبين. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. ئێستا مانگی مەولودی لەدایکبوونی پێغەمبەر صلی الله علیه و سلم. وەکو مسلمانێک جەناب چیت هەیە بۆ پێغەمبەری خوا؟ وەڵا هەموو کاتی پیرۆزبایی لە مانگی مەولود دەکەم و خۆشحاڵم بەو مانگە وازانم خلاص مەکەن لەو مانگە. خۆشحاڵی لەم مانگا کە یادی لەدایکبوونی پێغەمبەرەک دێتەوە. زۆر وازانم خۆم لەدایکە بم ئەمەنەم بێخۆشە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەگەر بکرایە قسەیەک بە پێغەمبەری خوا بڵێ چی شتێکت پێوە چ وتەیەکت؟ ئەگەر کاردانەوەی خۆم بێ و بۆم نەسیحەت نەکری لەوانەیە دەدی کابرا لە کاردانەی زۆر خراپم بێ. کەسێک قسەی پێ بڵێ؟ کەسێک قسەی پێ بڵێرە وەڵا ناتوانێت قبوڵ بکرێت. نەوەڵای بۆ قبوڵ ناکرێ بەس وامان دیاتەوە وەعزەکەمان ناچاری کردوین، یعنی کۆمەڵە شت وا دیاتەوە کە سەیرێکی قسەیەک شەکەن هەیە گوێ خۆی دیاخاپێن یاڕۆ. ئێمە وەکو مسلمان نابێ و شتە بە ئاسانی تێپەڕێت. ئەگەر من نەسیحەتیش بێ و کەس خۆم ئەگەر بۆم بکرێ کاردانەوەی زۆر خراپمە بێ، یعنی نازانم لە معنای قسەکەم تێگەیانم. باشە لەناو ئەو سونەتانی پێ صلی سەلەم کە بۆ ئێمە بەجێهێشتووە گرنگی بە چ سونەتێکی زیاتر ئەدەیت لە ژیانی؟ گرنگی بە سونەتەکان هەیە سیواک زۆر بەکارێنێ ئەڵێ سونەتە هەیە نوێژی سونەت زۆرەکە هەیە خێر و خێرا زۆر. خۆم نوێژە سونەتەکان زۆر گرنگی بە نوێژ. بەڵێ کۆتا قسەت بۆ خەڵک لە مانگە پیرۆزەیە. وەڵا داواکارم خەڵک ئەوەی کە پێکرێت لەو مانگا ئەوەی توانای هەیە خێر و خێرا دەستی فەقیر بگرێ و هەرەوە. گرنگیشە ئێمە تەنها یادکردنەوە نەبێ بەڕاستی سونەتەکانی زین و بکەین. 100% وایە کە وتمان ئەمە هەر لەبەر مسلمانەتی خۆمانەوە لەبەر ئەوەیە کە مانگەکەشمان خۆشەیە و لە بۆی دایکبوونی ئەوە. مانگە مانگی مەولودە مانگی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. چیت هەیە بۆ مانگە پیرۆزە لەناو کەلی کوردی خۆمانە زۆر گرنگی بە مانگە؟ وەڵی مانگێکی پیرۆزە چکە پێغەمبەری ئیسلام صلی الله علیه و سلم دایک بووە تایدا مسلمانان کەیف و شادی و خۆشی خۆیان دەبڕن لە مانگەدا. ئینشەڵا ئەم مانگە هەموو ساڵە دووبارە بێتەوە بە خۆشی و شادی و بە کامەرانی پیرۆز بێت لە هەموو مسلمانانی جیهان. باشە لەناو گەلی کوردی خۆمانە هەندێک شتەیە دەبینی نامۆیە بۆی دەبینی کەسێک یان لە ڤیدیۆیەک دەبینی کەسێک بێڕێزیەکا بە پێغەمبەری خوا. تۆ حاڵەتانە گەر بێتە بەدەستی چه هەستێکت بۆ دروستە بێت کاتێک کەسێک دەبینی بە شێوازێکی ناباش ناوی پێغەمبەری خوا؟ طبعاً هەستێکی ناخۆشە چکە ئێمە مسلمانین شایەتمانمان هێنا بۆ پێغەمبەر نازدارە ناخۆشە تۆ چۆن تەشوید بە پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم یان کالیکاتەری لەسەر بکەن یان قسەی پێ بڵێن ناخۆشە بەلاتۆ چکە تۆ مسلمانی ئاینەکە شەڕێت پێ نایە. فەرموودەی سەحیحەیە کە تۆ لەسەر ئاینەکە بۆ میلەتی ئێمە جەم شتە زۆر نامۆیە چونکە ئێمە مسلمانین شتێکی ناخۆشە چکە تۆ ئاینەکە شەڕێت پێ نایە هەر کەسێک لەسەر ئاین و نەتەوەی خۆی هەڵەیە مسلمان نییە. ئەی تۆ بێشەرعیان خوا نەخواستە
کارێکی خراپ بە پێشەواکەت بکەن ئەی تۆ چۆن هەڵنەی لەسەری چۆن مسلمانێکی خۆت خۆشەویستی چۆن بۆ پێغەمبەری خوا دەرە خۆشەویستی خۆم لە سایاسەدە دەبم خۆشم ناو محەممەدە سپاس بخوای گەورە کە ئەو ناو زۆرتری ناویسە لە ناو میلەتانە بەڵێ سپاس بخوای گەورە سپاس بۆ دایک و باوکم کە ئەو ناوە جوانەیە لە من ناوم شانازی پێواکەم امیدوارم ئینشەڵا لەسەر ڕێچکەی پێغەمبەر نازدارە بڕۆین خی گەورە ئەم مانگە بکە مای خێر و بارەکەت ئەم خۆشی و شادیمان لە تێک نەیە دوور بی لە ناخۆشی و ناڕەحەتی و ئەم خەمە مشکیلە و ئاژاوەیە سونەتانی کە بۆی بەجێشتوین تۆ لە ژیانی خۆت کام سونەتەیان زۆر گرنگی پێدەیت و زۆر چاود لەسەرێتی کە بیکەیتەوە تەبەن سونەتەکانی هەمی پیرۆزە ئەوەی کە بتوانین بە جۆری توانێ خۆمان دووبارەیەکەی نەوانێ نوێژە سونەتەکان نەکەین زۆر گرنگی بە نوێژی سونەت بەڵێ نوێژە سونەتەکانەکەین ئەگەر ئیشەڵا بکرێ بۆمان بکرێ ڕۆژە سونەتەکانیش دووشەمان و پێنجشەمان ئیشەڵا خوا لەمان قبول کایکەین سەڵاواتێک لێ بدەین اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد خەڵکی پێنجێن مانگە مانگی مەولودی لە دایکبوونی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چیت هەیە بۆ ئەم مانگە پیرۆز وڵی چیم ببێت دوعایەوە کە مەڵێم خوا ڕەحمان پێ بکە خوا زەڵم و زۆرمان لە خۆڵ هەڵگرێ خوا بە مسلمانەتی بمانژێنێ بە مسلمانەتی بمان برێنێ باشە لەناو گەلی کوردی خۆمانە لەبەر خۆشەویستی پێغەمبەری خوا خەڵک زۆر گرنگی بە مانگە پیرۆزەدا جەنابەت لەناو سونەتەکانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە بۆی بەجێهێشتوین ئەو هەمووە کردار و ڕەفتارە جوانانەی چ شتێکی زۆر گرنگی پێدەی لە ژیانی وەڵا من بەس حەزم لە نوێشکردنەوە حەزم لە ڕۆژوگرتنەوە حەزم لە خێر و خێرهاتەوە حەزم لەو شتانێ بەس بەدڵ جگە لە نوێژ و با بڵێن ڕۆژە و فەرزەکان سونەتەکانیشی جێبەجێ کورە بۆم کرێ هەموو ڕۆژە 50 سونەتە سەلەم کەسایەتێکی زۆر تایبەتە بۆ ئێمەوەکو مسلمان بەڵام لێرە و لەوێ بینی هەندێک کەس بێڕێزی ئەکات جەنابەت چیت هەیە بۆ حاڵن ئەوە خوا ڕەبی العالەمین خۆی تۆڵی لێ ئەسێنێ لە ڕۆژی قیامەتە ئەوە عەلاقەی بەسەر ئێمەونی خۆی بەختەکە برا ئێمە وەکو مسلمان ئەرکمان چی ئەرکمان ئەوەیە نەسیحەتی خێری بکەین و بڵێن ئەو شتە ئاوایە ئەوە خراپە ئەوە چاک وانە گرنگیشە ئێمە وەکو مسلمان تەنها یادکردنەوە نەبێ بەڕاستی سونەتەکانیشی جێبەجێ بکەیت تۆ ئەگەر بۆ خوا سڵحابێتی ئەبێ خۆت لە حەڵاڵ و حرام لایت ئەبێ خۆت چاو لە هەموو شتێک بپارێزی ئەبێ وەکو ڕەفتاری مسلمانانە بڕۆی بەڕێیا وانە کاکە پێوتین ئەوە جێبەجێ بەڵێ بکەینە شوێن سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم صلوات لە دیاری پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەیوانی بەیەکەوە سڵاواتێکی لێ بدەین هەزار اللهم صل على سيدنا وعلى آل محمد خوای ڕەحمان پێ بکەیت خوایە بۆ خاتری پێغەمبەر خوای ڕەحمان پێ بکەیت خوایە دەستی ئەم زاڵمانەشمان لەکۆڵ بکەیتەوە ئەوەمە ئینشەڵا ئەم مانگە بێ بە خێر و بەڕەکەت بۆ هەموو جەمیع ئیسلام ئەمەیە خێر و بەڕەکەت بڕژێ ئینشەڵا بە خێر و بەڕەکەت بێ سونەتەکانی پێغەمبەری خوایە چه سونەتێکی زۆر گرنگی پێدەی جەناب لە ژیانی خۆتە والله سنتك هو بس صلوات لسه في غمر النبي صلى الله عليه وسلم صلواتك جسا بالي اللهم صل على سيدنا محمد وعلى اله وصحبه خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا تا چەند گرنگە ئێمە بە عەمەلی سونەتەکانی جێبەجێ بکەین تەنها قسە نەبێت والله ما مسلم حەزەکەم نییە بازار النبي بس صلوات لسه في غمر النبي صلى الله عليه وسلم ئەوەت خۆش دەوێت والله بقر لدایک باوکم زیاتر خۆشێ ئینشەڵا بە دیداری ئەو خۆشەویستە خۆشەویست سپاس لەناو میلەتی خۆمانە خەڵک زۆر گرنگی بە مانگی مەولود دەدا لە خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا چەند گرنگە ئێمە وەکو مسلمان تەنها یادکردنەوە نەبێ بەڕاستی شوێنی سونەتەکانی بکەین شوێنی ئەو شتانی کە پێی وتوین جێبەجێ بکەین هەرچی بکەین هەر کەمە بووی لەو پێناوەیە هەرچی بکەین هەر لەوێ بینین هەندێک کەس هەندێک حاڵەتە بینین پێڕێزی ئەەکەن بە پێغەمبەری خوا تۆ چی دەیە هەموو موبایل لە خەڵکەکە موبایلە ئەرە وەڵڵا کەواتە چی بکەین گەڕان موبایلە ناشوێ هیچ پێ ماکرێ نابێ بۆ نمونە ئەو کەسانەی کە ئەو شتەکە نەسیحەتیان بکەین یان دەستیان بگرین کەسکاری خۆی نەسیحەتی بکە نەسیحەتی چێرە گوێگرێ تا خەڵک کەواتە با بەیەکەوە سڵاواتێکی لێ بدەین هەزار ساڵ جای پاش پێغەمبەر کاک شێخ سڵاو لێ بێ جەناب دۆکو دەستەی بەڕێوەبردننی مزگەوتی گەورە ئەم مانگە مانگی مەولودە لەناو میلەتی خۆشمانە زۆر گرنگی بەم مانگە درێت لەبەر خاتری خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چیت هەیە بۆ مانگە پیرۆزە جەناب بسم الله الرحمن الرحيم وما أرسلناك إلى رحمة للعالمين
سەرەتا بەنای خۆم و مستافی مزگەوتی گەورەی شاری سلێمانی بە خێراتین گەرمی کەناڵە خۆشەویستەکەتانەکەن زۆر بەخێر لەسەر چاوان مانگی مەولودی پیرۆزی پێغەمبەری ئیسلام صلی الله علیه و آله وسلم پیرۆز دەکەین لە مسلمانانی جیهان بەگشتی و مسلمانانی کوردستان بەتایبەتی الحەمدولیلا خوای پەروەردگار و شەرەفی داوە بە گەلی کوردی مسلمان کە هەموو ساڵێک لەم یادە پیرۆزەدا یادی دایکبوونی حەزەتی پێغەمبەری ئیسلام پەیامبەری جیهان ئەو پێغەمبەرێکی خوای گەورە نردێتی ڕەحمەتە بۆ هەموو جیهان لە کوردستان و لە شاری سلێمانی ئەم یادە بەرز ئەنرکەنرێت و مەولودی بۆ دەکرێت و خەڵکانی شارەکە خێر و خێرات دەکەن بە تایبەتی مزگەوتی گەورەی سلێمانی هەلە سەردەمی حاجی کاک ئەحمەدی شێخ ڕەزای خوای گەورە لەبێت تا ئێستا ئێمە لە حیاتین ئەو یادەمان بەرز نرخانەوە و خواردن دەکرێت بۆ خەڵکی فەقیر و هەژاران و زانایان و سەر و گۆزەکان لێرە کۆ ئەبنەوە و چەند قەسیدە و پادەشێرەکە خوێنێتەوە بەسەر پێغەمبەری ئیسلامدا صلی الله علیه وسلم. وەکو ئاگادارم ئەم مزگەوتە هەر لە کۆنەوە خەریکی پێدانی خواردنە بە فەقیر و هەژار بەڵام لەم مانگا چڕتریەکەنەوە یا دوو بۆنەی تایبەتیشت وڵات چڕتریەکەنەوە ئینشاءالله و بۆنەی کتابێتی کەشمانە بە ئینشاءالله لە حەوشەکە کرێت و خەڵکی بازاڕەکە دێن ئینشاءالله مەژە لە خزمەتی میلەتی خۆمانە بە بۆنی خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆرترین کەسمانێک کە ناوی محەممەدە ئەمە دلالت نییە لە خۆشەویستێکی زۆر تایبەتی میلەتی خۆمان کە بۆ پێغەمبەری خۆمان دلالەتە لە پیرۆزی گەورەی پێغەمبەری ئیسلام صلی الله علیه و سلم بە دڵنیاییەوە هەر هەموو ماڵێکی ئەم شارە لەوانەیە محەممەدێکی تیابێ قوتابخانەکانمانە زۆرترین ناوی محەممەد بە دڵنیایەوە خۆشەویستی بۆ پێغەمبەری عەزیز و نازدار صلی الله علیه و سلم دەبینین هەندێک حاڵەت یان هەندی ڤیدۆ دەبینین جۆرێک بێڕێزیەکرێ بە شخصی پێغەمبەر صلی الله علیه و سلم جەنابەت بۆم حاڵەتانە چیت هەیە کە نامەوێ بە گەلی ئێمە کە گەلێکی زۆرینە مسلمان و بۆ کەسایەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم زۆر تایبەتە کەسایەتی پێغەمبەر زۆر لەوە گەورەترە بە حەقیقەت یعنی ئێمەی مسلمانان و هەموو مسلمانانەوە دەزانن بەڵام بەداخەوە ئەمڕۆ دەبینی لەژێر ناوی دیموکراسیەت ئێمە ناڵین بڕامامە دیموکراسی بڕامان پێێتی بەڵام دیموکراسیش حد و حدود و سنووری تایبەتی خۆی هەیە نابێت سنوورێتی بەزیانی ئەوەش قابل قبولکردن نییە بەڕاستی بینیمانەوەی کە سوکاتی کرد بە پێغەمبەری ئیسلام چی بەسەر نەتیجەکە چی بەسەر هەم لە دنیای سوام لە قیامەتی شاقور بەسەر لەناو سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بۆی بەجێهێشتوین جناب لە ژیانی خۆتا چ سونەتێکی زۆر گرنگی پێدەی زۆر چڕە کردوتەوە لە ژیانی خۆدا و حەزەکەی ئەوە زیاتر جێبەجێ ئێمە بەگشتی گرنگی بە هەموو دەین بەڵامەوەی کە تایبەتە پتەوەکردنی برایەتیە واعتصموا بحبل الله ولا تنازعوا ئەو ئاەتە پیرۆزەک بۆ لا تەفەرەقوا کە خوای پەروەردگار نردوێتی و پێغەمبەری عەزیز و نازاریش وەسیلەیەکە و ڕێگەیەکە بۆ ڕەحمەت ئێمە باوەشمان کردو بە سنەت و حەدیثەکانی پێغەمبەر ئەوەی کە توانیمانە کردومان ئینشاءالله اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين شخصی پێغەمبەری خوا کەسایەتێکی زۆر تایبەتە لەناو جیهانی ئیسلامی و لەناو کوردیشا بە تایبەتی زۆر خۆشەویستێکی تایبەتیان بۆ هەیە لەبەرەوە ئەم خۆشەویستی وای لێ کردوون کە لەناو میلەتی خۆمانە و جیهانی ئیسلامیش زۆرترین ناوی پیرۆزی محەممەد بێ وەجگە لەوەش هەرێکێک لە کۆمەڵگەی خۆمان هەر کەسێک بە جۆرێک ئەم خۆشەویستە دەرەبڕێ هەیە بە خێرکردن هەیە بە شیرین بەخشینەوە هەیە بە خێر و سەدەقەکردن هەیە بە سیواکردن یاخود زیندووکردنەوەی سونەتەکانی ئەوەی کە گرنگە بتوانین بەکردەوە ئەوەی ئەو داوای لێکردوین ئەوەی ئەو فەرمانی پێکردوین جێبەجێ بکەین بیکەین بەکردەوە لە ژیانی خۆمانە ئێمە لەسەر ئەم بابەتە بەردەوام ببین بەڵام ناوبڕێک وەرەگرین و ئەگەڕێنەوە وڵاتە لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێ دەمەوێت لەسەر مانگی لەدایکبوونی پێغەمبەری نازارمان صلی الله علیه و سلم ڕایبەشێک لە مسلمانان کە سەردانی مزگەوت دەکەن وەرگرم بزانم چۆن خۆشەویستی خۆیان بۆ پێغەمبەری خوا دەرەبڕن چی بکەین تا لەم مانگەیە زیاتر گرنگی بە سونەتەکانی بدەین و ئەوانیش لە ژیانی خۆیانە چ سونەتێکی زیاتر گرنگی پێدەن لەگەڵمانە بن و گوێبستی وەڵامەکانی ئەوان. صل على سيدنا محمد صلاة لا صلاها أحد إلا واحد أحد اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد تو أجر بو خوا صلحابتي أبي خود لحلال وحرام لايد أبي خود شاو لحم مشتاق بباريزي أبي وكوه الرفتاري مسلمانا نبروي برا واني كاكا اللهم صل على محمد وعلى آل محمد. والله ما وصل من حاجة كمنية بازار النبي بس صلوات لسه بيغمر اليوم صلى الله عليه وسلم. هونت خوش تبي؟ والله بقرر
بەقەل لە دایک باوکم زیاتر خۆشەویست. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. 100,000 صلوات بێ دیداری خۆشەویستی خواجیان پێغەمبەری آخر زمان صلی الله علیه و سلم. خۆشەویستیەکە ئەوەیە تەطبیقیکەی سونەتەکانی بەجێبێن. اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم أجمعين. کاک حاجی ئێمە لە مانگی مەولودای مانگی مەولودیش لەبەر خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم لای گەلی کورد تایبەت بووە. جەناب چیت هەیە بۆ مانگت؟ وڵی تر ئەم مانگە کە ناو نراوە مانگی دوازەی ڕەبیع ئەوەل کە جوانترین ناوە، پیرۆزترین ناوە، خۆشترین ناویشە کە بە ڕەبیع ناسراوە، کە بە بەهار ناسراوە. ئەم بەهارەش بەهاری دڵەکانە، بەهاری بژانەوەی خۆشەویستیە، ئەوش کە خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه و سلم. زۆر باشە. لەناو میلەتی خۆمانە هەر کەسێک بە جۆرە تعبیرەکە لەم مانگایە بۆ خۆشەویستی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم. هەیە شیرینی دەبەخشێتەوە، هەیە خێر و خێراتەکە، هەیە سونەتەکانی جێبەجێکە. تا چەند گرنگە ئێمە لە ژیانمانە تەنها قسە نەبێت، بەکردەوە سونەتەکانی ئەو پێغەمبەرە نازدارە جێبەجێ. صلی الله تعالی علیه و سلم. خۆی ئەم پرسیارە زۆر جوانە کە ئەڵەی چۆن چۆنی تعبیر بکەین یاخود چۆن چۆنی لەو تعبیرانە بگەین کە بگاتە ئەو ئاستەی کەوا خوای تەبارەک وتعالی لێمان وەرگرێ. یەکەمین شت ئەو هەنگاوانەیە کە تۆ چۆن بچی دەستکەوتی ئەم خۆشیە بکەیت. سەرەتا تۆ کە لێرەیە هەڵەسی شیرینی تەوزیعەکەی، خواردنێک ئەدەی، جەمعێک دروستەکەی، خۆشیەک، بۆنەیەک، مەولودێک، ئەم شتانە کە هەمووی بەدڵ ئیعازدا بۆ خۆشەویستی مقابلەکە و بە تەئکید خوای تەعالا لێت وەرەگرێ و ئەو خۆشیەش بڵاوە بێتەوە. چۆن ئینسان نوێژ ئەکا کاتی فەرزەکە، نوێژەکە ئەتاکە، نوێژەکە دابەستێ کە تەواو بێ هەستەکە کە ئەو فەرزە لەسەر شانی لاچووە. ئارامی دەرونی لا ئەچێ لەسەر جەستەی، لەسەر ڕۆحی. یادی مەولودی پێغەمبەریش لەو دەقەی کە دێت وەلو هەموو ڕۆژێک و هەموو کاتێک و هەموو ساتێک ئەم یادە لە دڵمانە هەیە کە دێک کە ئەیکەی ئەگەر نوقلێک بدەیتە دەست مناڵێک، ئەگەر خواردنێ بدەیتە دەست جەمعێک، ئەگەر سڵاواتێک لێ بدەیت، ئەگەر خۆشیەک دەربڕی هەمووی خۆشەویستیە و هەمووی یادە و هەمووی کاک حاجی شاهین چ سونەتێکی زۆر گرنگی پێدەی زۆر زەقت کردووە؟ سونەتەکان لە ڕۆژانەیە ئینسان هەڵەسێن و هەڵسەنگاندنی بۆکەیت. هیوا هەیە چۆن شیرینیەکە تعبیرەکەی لە یادەکە یاخود نوێژەکە سونەتەکانیش ڕاستی ئەو کەسە ئەگرێتەوە. هیوا هەیە بە تەزبیحاتێک، هیوا هەیە بە سڵاواتدانێک، هیوا هەیە بە قەزەی پارەبەخشانەوە، هیوایە سیواکێک، هیوا هەیە سەیری ئاوێنەیەکەکە حەدیسەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە خۆیان تەطبیقەکە ئەو حەدیسە ئەفەرمێ. ئیتر هەر کەسە و بە ئارەزووی خۆی، هەر کەسە و بە نەشاط شتێکیانە زۆر ناتوانین مەسەن خۆمان دەست نیشانکەین بڵێن لەو شتەیە. ئەوەی کە دڵ پێی خۆش بێ، ئەوەی خوای گەورە تەبارەک وتعالی و پێغەمبەر صلی الله علیه و سلم پێی خۆش بێ، ئێمە هەوڵ دەین ئەوە بکەین. اللهم صل على سيدنا محمد صلاة لا صلاها أحد إلا واحد أحد. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. والله چیم هەبێ مانگێکی پیرۆزە ئەبێ هەموو جەمیعی موسڵمانان پێشوازی لێ بکات بە خۆشی و شادی بەسەر بچێ ئینشاءڵڵا. یادی پێغەمبەری پێشەوای موسڵمانانە صلی الله عليه وسلم. باشە تا چەند گرنگە ئێمە تەنها قسە نەبێ بەڕاستی شوێنی کردەوە چاکەکانی ئەو بکەین، ئەو سونەتانی بۆی بەجێهێشتوین بەڕاستی جێبەجێ خۆی ئەڵێ ئەفەرمێت کە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر ئەوە نییە ئاڵێ لە دایک و باوک و ئەولادی خۆشەویستە بێ. خۆشەویستیەکە ئەوەیە تەطبیقیکەی سونەتەکانی بەجێبێن بەکردەوە. چیت هەیە بۆ ئەو کەسانی ئەبینین هەندێک جار لە هەندی ڤیددیۆیە جۆرێک بێڕێزی ئەەکەن بە کەسایەتی پێغەمبەری خوا لە کاتێکا میلەتی ئەمە میلەتێکی مسلمانە، زۆرینە مسلمانە ئەم شتە لای هێڵی سوور. ئەوە بەرێکی لەو شەخصانەیە تێنگەیشتیان کەمە. ئەینا ئینسان خوا دروستی کردووە ئینسانە، ئەبێ واجباتی ئینسانی ببینێ، ئەبێ شتێکی بینی بە چاکە بڵێ ئەمە چاکە سوپاسی خوا بکە. ئەگە خراپەیەکیش بوو ئەوە ناکەوتە ئەستۆی
ئەوە بە شەخص ئەگۆڕێ ئێستا تۆ جەناب و یان کێکیکە کەسێک خۆی بە ڕێزبێ قەست نایەت بێڕێزی بە کەسێکی بەرامبەر بە تاکید بەتایبەتی کەسێک کە زۆرینەی ئەم میلەتە بەلایەوە پیرۆزە و هێڵی سوورە بە تاکید ئەوە شتێکی ئەوە معلومەوە کابرا بێ ڕێزیەکات ئەوە نەقز لە خۆیەتی ئیتر لە بە هەچ کەسێک وەک عەرزم کردی ئینسان کە خۆی گەورە کە دروستمانی کرۆ بە ئینسانە بێ واجباتی ئینسانی ببینی نەکو لە نیتاقی ئینسانی دەرچین و ببین بە شتێکی کە ناو سونەتەکانیا هەر کەسێک گرنگی بە سونەتێکی ئەدا زۆر زەخی کاتەوە لە خۆیت تۆ جەنابەت کام سونەتەی پێغەمبەری خوا زۆر جێبەجێەکەی ئێستا نوێژی سونەتی هەیە ڕۆژی سونەتی هەیە خێرات و سەدەقەی هەیە با بڵێن هەیە سیواک دەکات هەیە شتی دیکە حەدیسێکی دیکەی دیوە حەزەکە ئەو سونەتەی جێبەجێ بکات چه سونەتێکی لە ناو ژیانی خۆتا زۆر جێبەجێەکەی و پابەندی ڕێبازی سونەتەکانی حەزەتی پێغەمبەر خوای گەورە فەرمی بۆی دیاری کردوین سونەتی حەزرت واجباتێکە تۆ ئەوەڵان شایەتمانە نوێژە ڕۆژووە حەجە زەکاتە دوای ئەوە واجبەکانی ئینسانەتە ئینسانەت بەرامبەر یەکتری چاکەبی شتەکان قورس نەکەی وەکو قورسی وەڵین لە خۆت قورس نەکەی ئەوەی ئەوە نییە بەناو تۆ بڵێ وەڵا ئەوەی هەنێکە بینین لەوە چێ ئەوە شتیوان نییە ئەو ڕێگا سێراتە المستەقیمەیە ڕاستە لەوە لابەی قورسە بێت لەسەرش تو ئەوەش نییە وەڵا جا مایەشی مبارەکە و پیرۆزە و خەڵک سڵاوات زۆر لێ بداوی ئینشەڵڵا مایەشی خۆشی بێت توش بێکەوە سڵاواتێک لێ بێت باش اللهم صل على محمد وعلى آل محمد لەناو میلەتی خۆمانە هەر کەسێک بە جۆرێک یادی پێغەمبەر صلی الله علیه و سلم کات یەکێ شیرینی دەبەخشێ یەکێ خەڵک داوەت دەکات یەکێ خێر و خێرات دەکات یەکێ سونەتی جێبەجێکات تا چەند گرنگە ئێمە ئەم مانگە تەنها یادکردنەوە نەبێ بەڕاستی شوێنی سونەتەکانی بکەوین سونەتەکانی زین و بکەینەوە سونەتەکانی زیندووکەینەوە باشترە لەوەی کە مەولود و ئەم شتانە بکەینەوە ئینشەڵڵا بەڕاستی ئەوەیان لە پێشترە وەک لە وەڵا سونەتەکان خۆی ئەوەی حەدیث و قورئان ئەوە لە هەمووی گرنگترە لە هەندێک شوێنە بینین هەندێک کەس بێڕێزی ئەەکەن بە ئەو کەسایەتە پیرۆزە کە ئێمە وەکو پیرۆسەیریەکەی چیت هەیە بۆ ئەو جۆرە کەسانە یان هەستێکت بۆ دروستە بێ کاتێک کەسێک دەبینی لە تەلەڤیزیۆن یاخود لە ڤیدۆیەک سوکایەتی بە ئەو پیرۆزیانەیەمە کا بە تایبەت شخصی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی باش نییە خەڵک ینی هەموو کەسێک ڕێزی هەموو کەسێک بگری باشە پیرۆزەکانی هەموو لایەنەکان هەموو دینەکان بگری بە تایبەتی سەروەرمان پێغەمبەر صلی الله علیه و سلم ینی شتێکی زۆر خراپە ینی زۆر نامۆیە بە میلەتی ئێمەش ئەرەوەڵا بە تایبەتی ئێمە کە بە زۆری ئیسلامین و مسلمانین زۆر لەبەر خۆشەویستی پێغەمبەری خوا گرنگی بەم مانگەدا تۆ جەنابەت وەکو موسڵمانێک تا چەند خۆشحاڵی بەهاتنی ئەم مانگەی کە لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تیا لەدایک من لەخوا بەدا خۆشحاڵم و هەموو شێوە هەڵەسم قورئانە خوێنم صلی الله علیه و سلم پێغەمبەرە دەم و سوپاس و شکرانە کەم ئەو خوای کە عەرز و ئاسمانی لە شەش ڕوا دروست کردووە و خوا کاری بۆ ئاسانکردنی سوپاس و شکرانی خوا ئەکەین باشە لەناو میلەتی خۆمانە لەبەر خۆشەویستی پێغەمبەری خوا لەم مانگەیە خەڵک ئەنواع با بڵێن خێرات و داوەتکردن و شیرینی بەخشینەوە ئەم شتانە ئەکات بەڵام گرنگە کە ئێمە بەڕاستی سونەتەکانی جێبەجێ بکەین تۆ لە ژیانی خۆت چ سونەتێکی پێغەمبەری خوا زۆر جێبەجێکەی و زۆر گرنگی والله من خوا ئەمەی داوا بە من هەتا بتوانە خێرەکەم بۆ خۆم بۆ باوکم و دایکم و خۆم ئێستا پیاگەر بەخشین خێرە هەرچێ بدرێمە دەمەخەری کە بەو چۆلانە گەڕام هەرچێ بدرین پارێ دەمێ چکە خواوەی داوا بە من سەلەم فەرموویەتی هەر کەسێ ببەخشێ سوێندی خواردووە کە کەم ناکە زیادی شەکە ئەخ منە قەڵەمەکەم کە هەموو قورئانەکە بە کوردی لەخوا بەزانم کاتێ خوێنمەوە بەو بەرەکەتە کردووە کاتێکە بەخشی خوای گەورە بەرەکەت زیاد بە دەفتەر پارەی بۆ ناردووم تەقاوت بوومە لە دایرە سوپاس و بەخشین و سەدەقە ئەی چۆن خوا کاری بۆ ئاسە کچم لە کۆڵ بۆ کوڕم لە گۆڵ بۆتەوە ئەمە کاری ئاسە کاری خوایە کاری بۆ ئاسە سوپاس و شکرانی خواکەم مەستەوەیە زەواجیان کردو چۆتەمە کردو مناڵیانێ و لەخوا بەزای بەخانویانێ و ژنیانێ و مناڵی کەم و کوڕیانێ سوپاس و شکرانی خواکەم گرنگە ئێمەش خەڵک بەگشتی بەکردەوە سونەتەکانی جێبەجێ بکەیت تەنها قسە نەبێت والله بەکردەوەی ئەوەیە تەسیلێ ڕەحم بەجێ بێنی و کاری خێر بکەیت و بەرامبەر بە خەڵک کەم و کوڕی و نەبێ من 25 ساڵەکە دایکما بووم
لەخوا بەزیابێت کەم و کۆڕێم نەبوو بە دوعای دایکم خوا مشتی بۆ کردوم سوپاس و شکرانی سڵاواتێکی لێ بدەین 100,000 سڵاوات بێ دیداری خۆشەویستی خواجیان پێغەمبەری ئاخر زەمان صلی الله علیه و سلم. جەناب دۆکو خۆت تا چەند لەم مانگای هەست بە خۆشحاڵیەکەی کە مانگی لە دایکبوونی پێغەمبەری خوا بێگومان بسم الله الرحمن الرحیم بێگومان بۆ زادێکی وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یعنی ڕەنگە بڵێم هەر تعبیرێ بکەم لەوانەیە شایستێ ئەو نەبێت گەورەی ئەو ناتوانین بە قسە دەری بڕێ ئەوەندە خۆشەویستە خۆزگای بمانتوانێ شون سونەتەکانی ئەو کەوتی نایە پێم وایە ژیانمان ئەم وەزع نابوو کە ئێستا ئەوەی دوور کەوتینەوە لە پەیڕۆ پرۆگرامەکانی بێگومان ئەگەر کاتێ ئێمە هەنگاوەکانمان بەرە ئەو هەنگاوە بێ کە خوای گەورە پێمان ڕازی بێ و پێغەمبەرەکە خۆشەویستی خوای گەورەیە ئەگەر خۆشەویستی ئەویش لای ئێمە هەبێ بێگومان دڵەکان ئاسوودا بێ تا چەند گرنگە ئێمە ئەم مانگە تەنها مانگی شیرینی خواردن نەبێت مانگی زیندوکردنەوەی سونەتەکانی بێ لە ژیانی خۆمان وەڵام بەتاکید ئەگەر بێت و بە فعلی ئێمە بڕیار بین شوێن سونەتی پێغەمبەری خوا کەوتین صلی الله علیه وسلم بە دڵنیاییەوە ئاسوودەیی دنیا و قیامەتیشمان دەسەکەوێت پێغەمبەری خوا لەبەرەوەی کەسایەتێکی تایبەتە لە ناو میلەتی کووردا هەر جۆرە بێڕێزیکردنێک بەو کەسایەتە پیرۆزە لە لای ئێمە وەکو کورد هێڵی سوورە لەبەرەوەی هەموو ئاینەکانی تریش هەر کەسێک کە لە دەرەوەی ئاینی پیرۆزی ئیسلام بێ بەبێ ئەوەی هیچ کێشەیەکی بۆ دروست بێ لە ناو میلەتی ئێمە ژیاوە بەڵام ئێستا هەندێک حاڵەت دەبینین کە جۆرێک بێڕێزی دەکرێت بە کەسایەتی پێغەمبەری خوا ئێمە وەکو میلەتی کورد بەو حاڵەتە زۆر غەمبارە بین و هەتا پێشمان بکرێ قبوڵی ناکەین لەو جۆرە کەسانی کە بچووکترین بێڕێزی بەو کەسایەتە پیرۆزەکەین لەبەرەوەی ئەو کەسایەتیە خەمخۆرترین کەس بووە بۆ هەم ئێمە وەکو میلەتی کورد هەم تەواوی مرۆڤایەتی لەبەرەوەی هەتا کۆتا ساتەکانیشی هەر هاواری کرد ئومەتەکەم لە کۆتاییە وصلواتك كتايب برنامج جارمان هينين اللهم صل على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على حبيبنا محمد وعلى آله وصحبه وسلم اللهم صل على شفيعنا محمد وعلى آله وصحبه وسلم